پێشەکی پیرۆزبایی 13 ساڵەی دامەزراندنی کەناڵی سلێمانی یەکەم لە ڕاستی کەناڵی سلێمانی لە ماوەی کارکردنی سەلماندی کە شاشەیەکی ڕازگۆیە و لە ئاستی ئەو دروشم و لۆگایانەیە کە بەرزی کردوێتەوە لە ڕابردوو بە تێر و پڕی شاشەی تەلەڤیزیۆنی سلێمانی بە هەمەڕەنگی شاشەکە بۆ خەڵکی سلێمانی سەلماندووە کە لە ڕابردوو ئەم کەناڵە توانیوێتی جێی خۆی لە دڵی بینەرەکانیان بکاتەوە و بە ڕازگۆیی و مستاقیەتێکی باشەوە لەگەڵ بینەرەکانی خۆی هاتووە و ڕایهێناون بەوەی کە هەمیشە ئەو بابەتە گەرم و گوڕانەی ڕۆژ کە پەیوەندیدارن بە بابەتەکانی خزمەتگوزاری بە بابەتی سیاسی و بە بابەتی وەرزشی و تەواوی بابەتەکانی تر لە ڕووی کللتوری ڕۆشنبیری ئەدەبی و هونەریەوە ئەم تەلەڤیزیۆنە ڕازگۆیانە و سادقانە توانیوێتی مامەڵە بکا لەگەڵە من تەمەناکەم کە لەوەی کە پێخاتە 14هەمین ساڵ ڕۆژیەوە بتوانێت شاشەکە فراوانتر، جوانتر، گەشتبینانەتر دەربکەوێ چونکە ئومێد و ئاواتی خەڵکێکی زۆر لە خەڵکە ڕەسەنەکان لەم شارە کە نایانەوێ لە ڕووی چاواشەکاریەوە سەیری بەداخەوە هەندێک کەناڵی تر بکەن کە لێرە و لەوێ خەریکی دروستکردنی با بڵین درزن لە ئینسیجامی کۆمەڵایەتی لە شڵەژاندنی باری و دەرونی خەڵک ئەم تەلەڤیزیۆنە لە ماوەی ڕابردوو توانیوێتی هەوڵی ئەوەی داوەکە لە ڕووی سایکۆلۆژیەوە کەشێکی ئارام بۆ بینەرەکانی بخڵقێنێ من تەمەناکەم ئەم کەناڵە بەرەو پێش بڕوا و ئاوڕی زیاتر لە ئەم کەناڵە بدرێتەوە بۆ ئەوەی بتوانرێ بە کاروبارەکانیان ڕابگا چونکە شاری سلێمانی شارێکە پێویستی بە ئەم جۆرە کەناڵانە هەیە